بەشێک لە مامۆستایانی قوتابخانەکانی سەر بە پەروەردەی ئاوارەکان لە پارێزگای سلێمانی بە هۆکاری دواکەوتنی پاداشتی ساڵانەیان کە بۆ هەر مامۆستایەک 3 ملیۆن دینارە گردبوونەوەیەکی ناڕزایەتیان ئەنجامدا. لێپرسراوی هەماهەنگی لە نێوان پەروەردەی ئاوارەکان و پەروەردەی سلێمانی دەڵێت وا بڕیار بوو لە مانگی تەمووزی ئەم ساڵدا و پاداشتی مامۆستایان کە زیاتر لە 238 ملیۆن دینارە دابەش بکرێت، بەڵام لە ئێستادا هیچ کەسێک وەڵامیان ناداتەوە دیاریش نییە کەی پارەکە دابەش دەکرێت. گرێبەستێکمانێ لە ساڵی 2014 لە هەزار بەردەوامە هەموو ساڵێک بڕی 3 ملیۆن دینار ئەدرا بە یاریدەدەری بەڕێوەبەران کە داوامیانەکرد لەگەڵ پەروەردەی ئاوارەکان لە سنووری پارێزگای سلێمانی. ئێمە گوربوونەوەکەمان لەسەرەوەیەکەوە ساڵی هەتاوەکو ئێستا ئێمە هیچ مکافەیەکمان وەرنەگرتووە کە بریتە لە بڕی 238 ملیۆن و 900 هەزار دینار. و ئێمە داواکاریمان هەیە لە پەروەردەی ئاوارەکان و داواکاریمان هەیە لە ڕاگەاندن هەتاوەکو دەنگی ئێمە بگەێنن بە وەزارەتی پەروەردەی عێراق بۆی کە ئەو پارەی کە ئێمە هەمانە لە لای پەروەردەی ئاوارەکان لە سنووری پارێزگای سلێمانی بۆمان سەرف بکەن. بالنسبة للمكافآت بەرپرسی لێژنەی خەرجکردنی پارەش لە نوێنەرایەتی وەزارەتی پەروەردەی عێراق لە سلێمانی بەڵێنیدا کە بەم زوانە ئەو پاداشتەداراییە دابەش بکەن، بەڵام مامۆستایان بڕیان با بەڵێنی زارێکی نەبوو، داوایان لە حکوومەت و پەروەردەی هەرێم دەکرد مافەکانیان بۆ بگەڕێنێتەوە. بالحقيقة يعني هي لە ڕاستیدا دواکەوتنی پێدانی پارە بەم مامۆستایانە بۆ کەمی پارەی تەرخانکرا و دەگەڕێتەوە، بەڵام سوپاس بۆ خوا ئێستا پەیوەندیم بە بەرپرسی داراییەوە کرد هەندێک پارەی گەڕاوە هەیە لە بەڕێوەبەرایەتیەکان کە تایبەتە بە قوتابیانی ئاوارە کە وەزارەتی کۆچ و کۆچبەران ئەو پارەی خستە سەر حیسابی وەزارەتی پەروەردە لە چەند ڕۆژی ئایندەدا پشتیوان بەخوا دەرماڵەی مامۆستا کوردەکان یاریدەدەری بەڕێوەبەری قوتابخانەی ئاوارەکان خەرج دەکەین پارەکانیان بۆ دەگەڕێنین. والله من هاتوتە دەرەوە برادێکە لێرە نازانم هەم شوێنە ئیدارەکەی چییە، یەکەم جارمە من بیبینم کۆمەڵێک کتابی لە مۆبایلەکەی حاڵە ئەم شەو جواب درراوە توانێت کە گوایە ئەم ئیشە بەس ئیمزای ماوە، بەڵام من ئەمە چوارەم جار و پێنجەمین جارمە ئەم قسەم گوێ لێبێتەوە، بۆیە من قەناعەتی پێ ناکەم. ئەمەوێ یعنی لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکانتانەوە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن ئەم دەنگەمان بگاتە بەغاخۆ ئەگەر ئەوان هەر بۆمان سەرف نەکەوتیان هەڵوێستان چیە بێ، ئێمە حکوومەتی خۆمان هەیە، ئێمە تەربیەی خۆمان هەیە، بێگومانم ئەو کاتە تەربیە و حکوومەتی هەرێم لەسەر مامۆستاکانی خۆی هەڵەیاتێ. بەهۆی شەڕی داعش ژمارەیەکی زۆر لە خەڵکی خوار و ناوەڕاستی عێراق ئاوارەی هەرێمی کوردستان بوون. بۆ دانەبڕانی منداڵی ئەو ئاوارانە لە خوێندن چەندین قوتابخانە با زمان و پرۆگرامی عەرەبی لە هەرێمی کوردستان کرایەوە. بۆ ئەو مەبەستەش نزیکەی 80 مامۆستا بۆ هەماهەنگی لە نێوان وەزارەتی پەروەردەی عێراق و پەروەردەی پارێزگاکانی هەرێم دانران کە بڕیار بوو لە بەرامبەردا وەزارەتی پەروەردەی عێراق ساڵانە 3 ملیۆن دینار بۆ مامۆستایانەی هەرێمی کوردستان بدات، بەڵام خۆیان باسی دەکەن ئەوە ساڵ تەواو دەبێت و بودجەی ساڵی 2020 لە عێراق گفتوگوی لەسەر دەکرێت و تا ئێستا شارەنووسی پارێز ساڵی ڕابردووی ئەمان دیار نییە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی. هەروەها ژمارەیەک مامۆستای ئێستاکە لێرە گرت بوونەتەوە لە بەردەم نوێنەرایەتی وەزارەتی پەروەردەی